بەیانیتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 لە هەر شوێنێکن بینەری ئێمن بۆ هیواین کە ڕۆژەکەتان بەخۆشی دەست پێ بکەن ئینشاءڵڵا چاوتان بە ڕووناکی و بە ئارامی و بە تەندروستی باش هەڵبێنن. ئەمڕۆژ لەگەڵمان بن کۆمەڵێک بەرگە و بابەتمان بۆ ئامادە کردوون لەگەڵ هاوکارانم من و سۆڤان پێشکەشتانەکەین ئەم کاتژمێرە میوانیەوە بین. سڵاتان لەبێت و بەیانیتان باش لەشتان ساغ بێت لێوتان هەمیشە خەندە میوانی بێت و ئارامی میوانی دڵتان بێت بەو هیواش ئەم یەک کاتژمێرەکە ئێمە لەگەڵتانین میوانێکی ڕۆسۆک بین لە لای ئێوە و لە ماڵەکانتان. ئەم یەک کاتژمێرە بۆ هیواین کە بتوانین سوودێکی تەواو بە ئێوە بگەینین لەگەڵمان بن بۆی بزانین لە هەگبەی ئەمڕۆی بەیانی 24 چی هەیە با پێکەوە لە خزمەتتانە بین و ئەو بابەتانە پێشکەش بە ئێوە بکەین. لە سەرەتاش هەندێک لەو بابەتانە دەخینە ڕوو. لە ڕێگەی نەشتەرگەریەوە ڕێککاری ڕەگەز بۆ گەنجێک لە شاری کەرکووک ئەنجامدرا. زۆربەی خانمان مەیکەپ بەکارەهێنن بەڵام ئاگاداری زیانە تەندروستیەکانی نین. خاوەنی سەرتاشخانەیەک لە شاری بەختە دەست پێشخەریەکی کردووە و نرخی سەرتاشینی کردووە بە 1000 دینار. لە هەولێری پایتەخت پێشەنگایەکی شێوەکاری بۆ کارە هونەریەکانی شێوەکار ساکارنامیق بەڕێوە چووە. لە جۆلەمێرگی باکوور کچێکی ڕووسی کە قوتابی بووە لە تورکیا هاوسەرگیری لەگەڵ کوڕێکی کوور دەکات و کچەکەش شایی و هەڵپەڕکەی کوردی دەکات. ئەمە بابەتەکانمان بوو هاژە بۆ هیوایم کە بینەران و بیسەرانمان بەدڵیان بێ. من زۆر حەزەکەم زوو خێرا بچینە سەر بابەتی مەیکاپەکە تایبەتە بە خانمان. باڵێ سەرەتا باسی واکەین کە کوردستان 24 بۆ یەکەمین جار چیرۆکی و گەنجا گەڕێتەوە کە لە نەشتەرگەریەکی دەگمەن ئەم نەشتەرگەریە لەسەر ئاستی عێراقا کراوە و لە نەخۆشخانەیەکی حکومی کەرکووکی شاکراوە. باڵێ جا بابزانین نەشتەرگەریەکە چی بووە و بۆچی ئەوەندە گرنگی پێ ئەدرێت. ئەویش نەشتەرگەری ڕێکردنەوەی ڕەگەزی بۆ ئەنجام دراوە و توانراوە ئەندامی مێینەی بگۆڕن بۆ ئەنجامی نێرینا. ئەمە ڕەنگە نامۆ بێت لە وڵاتی ئێمە بەڵام لە وڵاتانی دیکە ئەم نەشتەرگەریە زۆر ئەنجامەدرێت. گرنگەکەی لەوەیە کە یەکەم جارە لە نەخۆشخانەیەکی حکومیەوەش لە کەرکووک ئەنجام بدرێت. ئەمە چیرۆکی ئەم گەنجە 19 ساڵانەیە کە لە نەشتەرگەریەکی دەگمەن لەسەر ئاستی عێراق نەشتەرگەری چاکردنەوەی ڕەگەزی بۆ ئەنجام دراوە و گەنجەکە نابیست و ناگفتیشە و هەروەها کەس و کاریشی خۆشحاڵن بە نەشتەرگەریەکە بووی. یەکەم جار بەلەچک و جلوبەرگێکی کچانەوە سەردانی ئەم نۆرینگەی کرد. بەڵام ئێستا بە جلوبەرگێکی کوڕانەوە هاتووە تاوەکو سەردانی پزیشکەکەی بکات. ئەمە چیرۆکی ئەم گەنجە 19 ساڵانەیە کە لە نەشتەرگەریەکی دەگمەندا لەسەر ئاستی عێراق نەشتەرگەری چاکردنەوەی ڕەگەزی بۆ ئەنجام دراوە و ئەندامی زاوزەی لە مێینەوە گۆڕدراوە بۆ ئەندامی نێرینە. گەنجەکە کەڕوڵاڵە و توانای بیستن و قسەکردنی نییە. بە زمانی ئاماژە لێم پرسی بەراورد بە ڕابردوو لە دوای نەشتەرگەریەکە دۆخی تەندروستی و دەرونی چۆنە؟ لە وەڵامدا پێی گوتم ئێستا زۆر باشم. کەس و کارەکەی دەڵێن ئەم گەنجە تاوەکو تەمەنی 14 ساڵی وەکو کچێک گەورە بووە و جلوبەرگ و تەنانەت ناویشی کچانە بووە. لەگەڵەوەشدا هەستیان پێ کردووە کە هەڵسوکەوت و حەزەکانی کوڕانەیە. کاتێک گەشتۆتە تەمەنی 14 ساڵی و سووڕی مانگانی نەبووە سەردانی پزیشکیان کردووە و لە پشکنیندا دەرکەوتووە کە کرۆمۆسۆم و هۆرمۆن و ئەندامەکانی ناوی نێرینەن و لەبری منداڵدان و هێلکەدان گونی هەیە و تەنها ئەندامی زاوزەی دەرەوەی مێینەیە. يعني التصرفات الظاهرية تصرفات ولد بس هو يعني من نشأ وبنت. هەڵسوکەوت و ڕەفتاری کوڕانە بوو بەڵام وەکو کچە گەورە بوو. بۆیە تووشی دۆخێکی دەرونی زۆر خراپ هات بوو چونکە خۆی ون کردبوو لە نێوان ئەوەی کچە یاخۆت کوڕ. ئێمە سەردانی زۆر پزیشکمان کرد لە بەغدا و شوێنی دیکە. دکتۆر حەیدەر لەگەڵ تیمێکی پزیشکی نەشتەرگەریەکەی بۆ ئەم گەنجە ئەنجامدا و دەڵێت ئەم حاڵەتە پێی دەوترێت نەشتەرگەری ڕێکردنەوەی ڕەگەزی. توانیویانە لە ڕێگەی ئەو نەشتەرگەریەوە گونی کە لە بەشی ناوی جەستەیدا بووە بگوازرێتەوە بۆ دەرەوەی جەستەی و ئەندامی زاوزەی مێینەی بگۆڕن بۆ ئەندامی نێرینە بە شێوەیە کە دەتوانێت لە داهاتووشدا هاوسەرگیری ئەنجام بدات بەڵام توانای خستنەوەی منداڵی لاوازە. ئەم دکتۆرە دەڵێت تەنها لە ماوەی 6 مانگی ڕابردوودا 5 حاڵەتی لەم شێوەیەی بینیوە بەڵام تەنها ئەم نەشتەرگەری ئەنجام داوە.
كان يجيني خطية لابس حجاب ملابس کاتێک یەکەم جا سەردانی کردم جلوبەرگی کچانەی پۆشی بوو دواتر بینیم و گفتوگۆم لەگەڵ کرد و بڕیارماندا کە نەشتەرگەرەکەی بۆ بکەین سوپاس بۆخوا نەشتەرگەرێکی سەرکەوتومان بۆ ئەنجامدا و دواتر جلوبەرگی کوڕانەی لەبەر کرد و ئێستا دۆخی دەرونیشی زۆر باشە فرحانة. بەپێی راپۆرتی لیژنە پزیشکیەکان تێچووی ئەم نەشتەرگەریە لە دەرەوەی وڵات زیاتر لە 12,000 دلار بووە. ئەو نەشتەرگەری کە ئەنجام دراوە بە نەشتەرگەریەکی دەگمەن لەسەر ئاستی عێراقدا دەنرێت. بە گوتەی دکتۆرەکەی لە ڕێگەی تیمێکی پسپۆڕەوە زیاتر لە 4 کاتژمێر لەم نەخۆشخانەیە سەرقاڵی ئەنجامدانی نەشتەرگەریەکە بوون. لە دوای ئەنجامدانی نەشتەرگەریەکەش لە ئێستادا دۆخی تەندروستی نەخۆشەکە جێگیرە. دیلان بەرزان کوردستان 24 کەرکووک. لە ئێوارەیەکی هوەریە پەیمانگەی گۆتی ئەڵمانی کە بە هاوکاری پەیمانگەی فرمینگ لە هەولێری پایتەخت پێشەنگەیەکی شێوەکاری بۆ کارە هوەریەکانی شێوەکار ساکار فاروق کردەوە کە لە کوی بەرهەمەکانی باس لە خولیا و ئاوات و داخوازیەکانی ئافرەتان نەکات. بەڵێ پێکەوە بینەری ئەبین بینەری کاری ئەو خاتونە هونەرمەندە ئەبین کە لە پێشەنگایە کارەکانی کۆ کردوێتەوە دواتر خۆشی میوان ئەبێت پێش ئەوەیشکە بیکەین بە میوان ئەوەندە ئەڵێم کە دنیا ئەوەندە ڕاستیەکانی تێدا زەقا ئەگەر هوەر نەبێ هەر بوونی ئەو ڕاستیانە ئەمان کوژێ. دروستکردنی ئەو خەیاڵی کە لەلایەن هونەرمەندەکان تر چ بە ئاواز وتن بێت چ گۆرانی وتن بێت چ بە تابلۆیەکی شێوەکاری بێت ئەوەندە خیاڵێکی جوان دروست دەکات کە ڕاستیەکانی ژیان لە بیرمان بچێت و بچینە ناو ئەو خەیاڵانەوە با پێکەوە بینەر بین دواتر لەگەڵ خودی هونەرمەندیش دانیشین و قساکی. چیرۆکانی کە بەبەردەوامی لە ژیانی ئێمە و لە ژیانی هەموو ژنێکە هەیە کە چەندین سات هەیە کە با بڵین کە ئینسان تێڕامانی هەیە لەگەڵ خۆیان بەتایبەتی چیرۆکەکانی ناوجەنگی چیرۆکەکانی ژیانی ڕۆژارەی چیرۆکەکانی ئەوی کە لەگەڵ هەستی خۆیەتی وەکو خودەتی خۆی کە ئەوێ وەک ژنێک هەموو شتانێکە خۆی خەونی پێوە بینەوە ئەوێ بیکات هەوڵەکە بۆی کە بەڕاستی بگاتەوە بە خۆی جارێکی کات. تەکنیکێکە کە لە دوورەوە هەست دەکەی کە ئەوە وێنە چێشەکە ژنە یعنی ئەوە زۆر گرینگە بەڕاستی ینی هەم مەلمەسی ئیشەکان هەم ڕەنگەکانی نەرمە هەم هارمۆنیەتیایە هەم هێڵەکانی زۆر جوانە ئەو نەرمیەتەوە ئەکا کە تۆ هەست بکەیت کە ئەوە ژن دروستی کردووە ئەو تایبەتمەندیە جگە لەوە ژیانی بابەتی تابلۆکانیشی هەموو سەبارەت بە ژن و بە مافی ژن و بە ئازادی ژن و بە ینی وەکو خۆی باسیەکە کە ژن ژیانە. تەواوی تابلۆیەکانی دەربڕن لە ئیشەکانی ژن لە پرسەکانی ژیان لە هەر بوارێک بێتن دیارە هەرچەندی سەیری تابلۆیەکان دەکەی ئەو ئاماژانەیە تێدایە کە زیاتر فەیسەکان فەیسی ژنی کوردن کە بەپێی زەمەن بەپێی مێژوو بەپێی قۆناغەکان ژنی کورد لە هەر قۆناغێکدا کاری خۆی کردووە. هەژە ئەوانەی کە هونەردۆستن لە ناو ئەو پێشەنگایە ئەوەندە جوان وەسف و سەنای ئەو تابلۆیانیان کرد و هەروەها بەدیدێکی هونەریانەوە باسییان کرد ئەوەیان نیشاندا کە خانمێک خۆی بۆ ئەوەی کە بڵێن بە سروشتی خۆی بۆی کە سروشتی خۆی سروشتێکی نەرم و جوان و ناسکە ئەگەر بێت و شێوەکار بێت یاخود هونەرمەندێک بێت بێگومان هەموو ئەو جوانیە ڕەنگەداتەوە لە ناو کارەکانیە. جامانەوێت لەگەڵ ئەو خانمە ئاشنابین لەگەڵ ئەو کارە جوانانی کە کردوێتی زیاتر سەبارەت بەوە گفتوگۆ بکەین و سەبارەت بە پێشەنگای هونەری ڕوخسارە شاراوەکان
کە هاژەگیان پێمان بڵێ کە میوانەکەمان کێیە؟ هەڵبەت خات و ساکار خۆی لێرە میوانیە مابێت باس لە کارە هوەریەکانیەکە ساکارخان بەخێر هاتی دەست پەنجەت ڕەنگین جێی شانازیت کە خانمێک لە پێشەنگایەکە بینین خانمانە کارەکات دڵخۆشین کە لە سلێمانیەوە بۆ ئێرە بەخێراتن دەکەین خۆشحاڵە کردین پێمان بڵێ چەند تابلۆ بەشداریت کرد ڕاستە ناونیشانی پێشەنگاکە بۆ خۆی دیارە بەڵام پێمان خۆشە زیاتر ڕوونکردنەوە لەسەر ناوەڕۆک و ناونیشانەکەشی بەی دەلالەت لە چیەکات بەڵێ سپاس بۆ ئەم بەیانیە جوانە لەگەڵ ئێوەیە ئەلبەتە من دەمێکە لە بواری شێوەکاریە ئیشەکەم و ئەزمونێکی زۆرم هەیە لەو بوارەوە توان بڵێم یعنی لە دوای قۆناغی تەخەڕوجی پەیمانگاوە من ستایلێکی تا ڕادەیەک تایبەت بە خۆمم هەیە هەڵش ماوە درێژە بەو ئیشکردنی خۆم بم ئەلبەتە ینی با بڵێم مەسجی خۆمم هەیە کە من بەردەوام ئەمێ ئیش لەو هەندێ ڕوموز و تایبەتمەندیانە بکەم کە ئەمێ با بڵێم بەردەوام بێ لە کارەکانمە کارەکان 20 کاری با بڵێنی تابلۆی قەبارە جیاوازن و هەموو فیگەرەکانیان لە هەموو کارەکانەوەی کێبینیتەوە ژن پاڵەوانی چیرۆکەکانی منە لە کارەکانە و هەریەکە با بڵێن لە دید و خەیاڵ و حاڵەتێکی زۆر زۆر تایبەتە کە ئیش لە ژنێتی خۆیەکە ئەوەش ڕەنگە تۆزێ قرس بێت کە تۆ زۆر جار بەر کارەکانەکەی سێرەکەی فیگەرێکە کە لەم تابلۆی بینی لە تابلۆیی کەشاوە بینیتەوە ئەمەش بۆ خۆی جۆرێکە لە تەسەلسولیەتی کارەکانی من باشخات و ساکار باست کرد کە کارەکانت ڕنگدانەوەی ئەوەی تایەکە باسی دۆخی ئافرەتەکەیت هەندێک هوەرمەند هەیە تەنیا باسی لایەنی نەرێنیەک ئەکاکە ژن تووشی خەم ئەبێ ژن بارێکی قورسی بەسەرشانەوە ژن بۆ نمونە تونند و تیژی بەرامبەرەکرێ هەندێک هوەرمەندی شێنە بەس لایەنە پۆزتیفەکەی ژنانی لەلایەکە ژن سەرچاوی ژیانە ژن ئەگەر نەبێت ژیان هیچ ڕنگ و بۆنێکی نابێت تۆ هەوڵت داوە لەناو ئەم تابلۆنەی کە لە پێشەنگەکە بەکارتێناوە کامیەک لەمە زیاتر زەحکەیتەوە ئەکرێ من بڵێم من دیوە با بڵێن دیوە ئەوەی کە بەڕنگباربوونەوەکەی کە بڵێن ئێوێ دایمەن بەرەو ژیان بڕواتەوە ڕەنگە مەسەن تۆ لە ڕوخساریا ببینی کە فیگەرێکە لە حاڵەتێکی غەمباریە یا لە تێڕامانە یا لە چاون و قاندنیەکە بەڵام لە باگراوەندی ئیشەکە خۆی لە ڕاستیە پێچەوانی ئەوە کارم کردو چکە بەڕنگ من با بڵێن پێچەوانی ئەوە کارم کردوێتەوە چکە من دایمەن هێستم کردو و فیگەرانی من پێویستی بووە کە دایمەن بیر لە دواتر بکاتەوە ڕەنگێک هیوایە بێ بۆ داهاتوویکی کە ئەکیدی ینی با بڵێن ژن وەکو خۆی لەگەڵ هەموو ئەو ناخۆشیانە کە تایەتی ڕەنگە لەگەڵ هەموو گۆڕانکاریەکانیشە ئەو خۆی بۆ خۆی سمبولێک بۆ کە بە بەردەوامی ژیانی بەخشیەوە بە دەوروبەری خۆی باشە ساکارخانکردنەوەی پێشەنگایەک ئێستا چۆنە لە ناو کۆمەڵگا هاتنی میوانەکان بەشداری خەڵک بینین و هاتنی خەڵک بۆ ناو پێشانگاکان بەلای تۆ چۆن بوو لە ئاست کار و تۆمۆحی تویا بوو ڕاستی خۆی لە هەر شوێنێکا بێ بڵین جیاوازی هەیە ئەلبەتە ینی هەر بۆ خۆی کاتێک کە تۆ کار بۆ با بڵین نمایشی پێکارێکەکەی کە تۆ پێویستە خەڵکێک ئامادەگی هەبێ زیاتر با بڵین لە بوارەکە خەڵکێکیە زایدن ئەوانەشی کە لە ڕێگی کە با بڵین چێژیان بە هوەر هەیە زایدن ئەگەر کەسێکی کە هەبێ لە بەرەوە جیاوازی هەیە بەڵام خۆی ئەوەی کە گرنگە کە ئەو ئامادەگیە کە هەیە خۆی بۆ خۆی با بڵێن جوڵەیەک دروستەکە کە ئێمە بەڕاستی پێویستمان بۆ مەرجنی ئێمە تەنها ئەو کەسانێک کە هوەرمەندن بێزبێن لەو پێشانگەیانە کارەکان بە خۆشحاڵیەوە ینی خەڵکی جیاواز بێت خۆی بۆ خۆی ئەوە شتێکی ئیجابیە من ئەوە ئەبیمەوە چکە تۆ ئیش تەنها بۆ هوەر ناکەی با بڵێن بۆ هوەرمەند ناکەی ڕەنگە تۆ مەسجەکەت بۆ خەڵکی کەش بێ جا یەکشت زۆر گرنگە هاژە من بۆ خۆمام نازام تۆ تا چەندێک بەڵام چونکە زام هاژە باگراوندێکی هوەریشی هەیە بە تایبەتی کاری وێنە کێشان ڕەنگە بۆ هاژە ئاسانتر بێت و بۆ کەسانی وەک هاژە ئاسانتر بێت بەڵام منێک کە دێمە پێشەنگایەکەەوە ئێوەی هوەرمەند چۆنتان پێ باشە حەزەکەن ئێمە یەکسەر لە تابلۆکانتان تێبگەین یاخود حەزەکەن پرسیارتان لێ بکەین بڵین ئەمە چ جۆرە کارێکە و واتاکەی چییە مەبەستم ئەوەیە بزانم هوەرمەند بەلای ئێوە ئەو کارە هوەریە هوەری پێ ئەوترێت کە نامۆ بێت و زۆر زوو لی تێنەگەیان
بە ئاسانی و بە ساکاری هەر کەسێک کە هات بیبینێت و لێ تێبگات. بەڵێ خۆی ستایلی ئیشکردن ئەوە ئەگۆڕێت ئەو پرسیارە لە بەرەی زۆر جار تۆ ڤیددیو ئارتەیانی ڤیددیۆیەکە و تۆ سێریەکەی یا با بڵێن ێسا من ئیشەکەی من تابلۆیەکە زیاتر من وای ئەبینمەوە کە تۆ خۆت بەر کارەکە بکەویت ئەو شتێک کە باملات خۆت دروستە بێ ئەگەر پرسیارێ بە من لەسەر و پرسیارێتەوە بۆی بزانم تا چەندێک ئەو شتێک کە من ویستومە بە تۆ گەیشتووە. ئەلبەتە جیاوازە ئەوە هەروکەش بۆ خۆی ینی ئاساییە ینی فەنان ئەوەی بەلاوە مشکلە نییە تۆ ڕەنگە هەیە خەڵکێک حەزەکە زۆر بەوازەحی ئەو پرسیارانە ینی هونەرمەندەکە بیڵێت و مکتەفیە بەوە هەشەنا هەیە ڕویای خۆی هەیە حەزەکە ئەو ئینتباعی و ڕەنگە ئەو بەدیدێکی کە زۆر جوانترە دیویچکەی بینیەوە. دروستە باشە خولیا و حەزی تۆ لەگەڵ هونەرەکەیە بە زنجیرە هاتووە یاخود بە پێی سەردەمەکانیش ڕۆشتووی بۆ نمونە لە بابەتە کلاسیکەکانەوە هاتوۆتەوە سەر ڕیالیزم و تازەکان و هەتا ئەگاتە سەر ئینستڵیشنیش ئەمانە بەکارێنی ڕەنگی داوەتەوە لە ناو هونەرەکەی توە یاخود نە تەنها خولیا و حەزی خۆتە ئەیڕژیتە سەر ئەو خامەی کە لە بەردەستایە. هەنا من تەجروبەی کەشم هەیە ینی ئیشی ئەنسلیشنیشم هەیە پار کارێکی جیاوازم کرد زۆر جیاوازم کرد کە ڕەنگە لەوانەیە لە ئاستی هەرێم و ڕەنگە تا ڕادەیەکیش لە جیهانە من کارێکی زۆر تایبەتم کرد خۆت باسیەوە بەڵێ کاری وێڵاشێکم کرد من بەڕاستی لەبەرەوەی زۆر مرتەبتم بە با بڵێن بە قەزایای ژنەوە یەکێک لەوانەیە هاتم هەر وێڵاشێکی زیندوم لە خەستەخانە هێنام و لە کەشێکی زۆر تایبەتە منەوە وێڵاشم خستە بەر دیدی هونەر با بڵێن ئەوانەی کە حەزوریان و بەڕاستی خۆی ئەوە شتێکە ڕەنگە ینی تۆزێک لە ڕووی عملیەتەکە زۆر قورسە چکە تۆ شتێکی زۆر ئۆرگانە هێنی دایێنیتەوە بەدەرلەوە کە تۆ جۆی بۆ دروستەکەیت و لاەنە تەندروستەکەی کۆمەژمێرێک بمێنێت بۆ چەند ڕۆژێک من ئازم کرد بەڵام ڕۆژانە منە بواە من ئەم وێڵاشەم هەڵگرتا بم خەستاتە ناو مادەی فۆرمالینەوە و جارێککە دەرم هێنایەتەوە و زایدن لە بری خۆشتان نەزان و وێڵاش شتێکی زۆر تایبەتە لەگەڵ دروستبوونی مناڵەکە کە بەڕاستی خۆی بۆ خۆی سەرەتای ژیان هەر کارەکەشم بەناوی بوونەوە کردبوو سەرەتای بوون لێەوە دەست پێەکە کاتێککە تۆ خۆراکێک لە جسمی دایکەکەەوە ئەبێتە بەشێک بۆ مناڵەکە خات و ساکار زۆر جارەڵین هەر هونەرمەندێک کە کووردە کە دێت میوانمانە بێت حەزەکەین بزانین تا چەند لە کارەکانیە ڕنگدانەوەی مۆرکی کوردی هەیە جاوەرە خانبی ڕنگدانەوەی مۆرکی کوردیش لە ناو کارەکان هەبێت چون کار بۆ خۆی جلوبەرگی کوردی کللتوری کوردی بۆ ژن زۆر ڕەنگا و ڕەنگە زۆر جوانە ئەگەر لە کارێکی هوەری شێوەکاری شاکۆی بکەیتەوە ئاتوانین بڵێن دەقات جوانترە چەندێ هەوڵە داوەکە مۆرکی کوردەواریش بە کارەکانەوە دیار بێت لە هەندێک کارمە بەڵێ هەیە ڕەنگە من ئێستا بڵین زۆر لەوە نەکەم دانیشم کچێ بکەم جلیی کوردی لەبەر هەیە ڕەنگە لە هەندێک کارە وا پێویستەکە بوون نەدرکارم بۆ کاری هەڵەبجە کرد بێ یا هەندێک حاڵت کە بەڕاستی بۆی مۆرکی کورد نەتەوەکەی خۆتی پێوە دیار بێت دام ناوە بەس ڕەنگە لە ئێستا کە تۆ کاتە سێری کارەکەکەی من جلێکی زۆر ئاسایی فیگەرەکەیانی کردومەتە بەریەوە لا پێشنگایەکی نێودوڵەتی ئەگەر لەو تابلوانت هەیە کە بەشداری پێ بکەی بزان ئەمە هی کووردە ڕاستێکی تۆ وا کار ناکەی لەو کاتە تۆ تێ لە شوێنەکە عرزکەی وا کارەکەی تۆ ئیش بۆ کارەکەکەی لەبەر ئەوە ڕەنگە کە بابەتەکەت تایبەت بە شتێک بێ ئەو کاتە ڕەنگە هەندێ مۆرکی تیابێت ئەلبەتە ئێستا من کاتێککە سێری کارەکان مەکەی لە ڕووی ڕەنگەوە ئەو شتە بینی تۆ کە مۆرکی با بڵین لای خۆمانی تیا لە ڕووی سەوز و سوور و ئەوانە کە ئێمە خۆمان لە کولتوری خۆمانە زۆر ئەو ڕنگانە بەکارەهێنین بۆیە یعنی ئەکرێتەوە بە شتی کە مۆرکی نەتەوەکەی خۆتی هەر پێوە نیشان بیتەوە باشە تا چەند توانیوتە لە ڕێگەی هونەرەکەتەوە پەیامەکەت بگەێنیت هەردەم من لە هەموو هەر بوارێکی با بڵین کەشە کە لە بواری پەروەردەشە من لەگەڵ مناڵە کارەکەم ویستومە ئەوە بکەم کە ئێمە ئەکری لە هەر شوێنێکە با بڵین کارێک و مەسجێکی جوانمان هەبێ بۆی کە بتوانین ئەو بیئەی کە ئێمەتیان بتوانین جوانتریکەین ئەش بەوەی کە تۆ با بڵین بینینی خەڵک بگۆڕی هەوڵدان بۆ چاکردنی ئەو شتانە ئەلبەتە من لە کارەکەی خۆمە هەوڵی ئەوە ماوە و تا ڕادەیەکیش من خۆشحاڵم بۆی کە زۆر جار ئەوە تایبەتمەندێتی یاوە بم باشە خات و ساکار باس لەوە کردوتت من دەمێکە لە ناو بواری هوەریە کار ئەەکەم دەمەوێت بزانم بەو پێی کە جەنابەت باسێکی ماوەیەکە ساڵ بە ساڵ چۆن ئەبینیت چ لە ڕوویکردنەوەی پێشەنگا ئاسانکاری هەبێت لەمپەرەکان کەمتر بن یاخود نە پێشتر باش بووە ئێستا زۆر ئەوەنە پێشوازی لێ ناکرێت ئەمە بەراوردێکم بۆ بکەی بە پێ و کارانی کە لە پێشتر کردوتۆ لەگەڵ ئێستا طبعا ئەگۆڕێت لە نەوەتەکان بۆ 2000ەکان بۆ ئێستا زۆر جیاوازە
ئێستا باوەی کە بۆ بنەی سوۆشال میدیا هەیە ڕەنگە هەندێک شێوازی نمایشکردن زۆر ئاسانتر بڕە و زیاتر بڵاو بێتەوە بەڵام خۆی بۆ خۆی حزوری ناو گەلەری و ناو شوێنی ئەو کە تۆ نمایشەکەکەی ئەوەش خۆی بۆ خۆی یعنی با بڵین گرنگی خۆی هەیە چکە زۆر جار تۆ بەرکەوتن لەگەڵ کارێکی هوەریە ئەو کاتێک کە بەڕاستی تۆ خۆت ڕاستە خۆ لەگەڵ کارێکی هوەریە بەرەکەی چکە بە تایبەتی بە وەکو با بڵێن ئیشی ئەنسلیشنۆم جۆرە هوەرە تازانەکە هاوچەرخن کە پێویستەکە بینەر ئامادەگی هەبێ لەو کاتە ئەو کاتە تەبعانەوە زۆر گرنگە ڕەنگە لە نمایشێکی واشە من هەر پێویستکە با بڵێن میوان لەوێ بێ بۆی کە بتوانێت بەر ئەو کارەکەیە لەبەر ئەوە ئەگۆڕێت بەڵام شتێکی کورسیش نییە کە ئەوەی کە بوێت ئامادەگی خۆی هەبێ باشە پلانە چییە بۆی کە بتوانیت لە داهاتوو هەم هوەرەکە ببێتە کللتورێکی زیاتر لە ناو کورددا لە ناو خۆمانە و بتوانیت زیاتر کار بکەیت کە ئەم کارانەی تۆ تەنها جگەلەوەی کە لەسەر خامەیەکە ڕەنگینە ببێتە سەرچاوەیەکی دیکە بۆ داهاتەکانت ئەمە توانی وێت ئێمە لە توی بدۆزێتەوە یان تەنها لە چوارچەوەی خولیاکان تاماوەتەوە ئەلبەتە کاری با بڵێن کردن و فرۆشتن تا ڕادەیەک لە وڵاتی ئێمە کەمە لە بڕێ بەڕاستی ئێمە بە بازارکردنمان نییە ئەوەش بەڕاستی خۆی بۆ خۆی کێشەیەکی بۆ هوەرمەند دوانی ینی کللتوری خەڵکیشە کە حەزی لە شتی تیجاریە لە برەوەی کە دەستڕەنگینی خانمێک ببینێت بەتەکید من مەبەستم لەوەیە کاتێک کە تۆ بە بازارکردنت نەبوو کابێ کۆمەلگاکەشت ڕانە هاتوو بۆی کە شۆن تابلۆیەکی ئۆرجینال لە ماڵەکەیە هەبێ ڕەنگە ئەو کەسێک کە با بڵێن ئیقتینای ئەو کارانە بکە کە زەوقێکی تایبەتی هەبێ یا ڕەنگە وا بزانێگەر تابلۆیەک بە نرخێکی تۆزە گران بڵێ جاخۆ من نەچم لە بازار تابلۆیەکی مەسەڵ مەنزەرێکی تەبیعیە کرمۆ لە ماڵەکەما هەڵێوەسم بەڕاستی خۆی سەقافەی هوەری کە تۆ بتوانین لەناو کۆمەلگاکە تا دروستیکەی کارێکی زۆر گرنگە ئەوەش ئەکرێت ینی من کە بۆیە زۆر بڕام پێێتی کەڵم لە بواری پەروەردە و مناڵاتەوە بێ دەست پێ بکەی من لە مجالەکەی خۆما کە مامۆساشم لە پاڵ هوەرەکەمە ئەوەم کردووە کە من بتوانم تابلۆیەکی مناڵ بتوانم مناڵەکە لە ماڵی خۆشە هەڵی واسێ خێزانەکە گرنگی بۆ باکە ئەو کارە کارێکی هوەریە گەر مناڵێکی بچووکیش کردبێ خۆی بۆ خۆی هوەرێکە لە ئەتوانێت دایبنێ ئەلبەتە ئەمە کە ئەچێتە قۆناغێکی کە قۆناغێکیکە ئەو چێژ و ئارەزوە وا ئەکات کە خەڵکێکیش ئەو قیمەتە فەنیە بزانێت کە پێویستەکە لە ماڵەکە هەست دەستەکان خۆش بێخات و ساکار من ئەوەندەی ئەتوانم لێرە بڵم هیوایەک بخوازم ئەوەیەکە لە هۆتێلە چوار ئەستێرە و پێنج ئەستێرەکانمان لە شوێنە زۆر با بڵێن ئەو تایبەتانی کە میوانی بیانی بۆ دێن لە فەرمانگە حکوومیەکانمان ئاواتەخوازی ئەوەم کاری شێوەکاری هوەرمەندانی خۆمان ببینم لە دیواری فەرمانگەکان لە دیواری وەزارەتەکان و لە دیواری ئەو هۆتێل و مۆتێلانەیە هەبێت و لەو ڕێگەیەوە خەڵکێکی زۆری بۆ ڕابکێشێت و هەر بە بازارکردنەکەشی لەو شوێنانە بێت سپاس دەکەین کە لەگەڵمان بوویت زۆر سپاس خۆش هەندێک دەست پێشخەری هەیە یاخود کار هەیە ئەگەر چی سادەش بێ بەڵام ڕنگدانەوەی زۆر جوانە و خزمەتێکی زۆر گەورەیە بە کۆمەلگا وەکوم خاوەن سەرتاشخانەی کە لە شاری بەغدا دەست پێشخەری کردووە هاتووە نرخی سەرتاشینی کردووە بە 1000 دینار کە باسی واکە خۆێڵێ ئامانج لەو کارەی بۆیە کە بەرەنگاربوونەوەی گرانی و هەژاری کات وە سەرتاشخانەکە بەو کاری دڵی زۆربەی خەڵکی ئەم ینی ئەوانی کە دەرامەتیان کەمە خۆش کردووە بەڵێ جا چونکە لە شوێنێکی وەکو پایتەختی عێراقکە بەغدایە هیچ پیشەوەرێک هاژە هەڵناسێ بە 1000 دینار سەرتاشی بکات و بۆ خەڵک ئەو چۆن لە ئۆفرێکی ئاوهای هەبێت بە دەستاش کە گرانێکی زۆر ڕووی کردوتە بەغدا بەڵێ جا بەغدا بێگومان لە هەموو شتێکەوە گرانێکی زۆری تێدایە ئەم کاری ئەمیش بەرزانە ڕخێنرێت ب1000 دینار لا غير تەنیا بە 1000 دیناری عراقی کاری سەرتاشین و ڕیشتاشین بۆ هاوڵاتیان دەکات نرخەکە هێندە کەمە سەرەتا بڕوا ناکرێت چونکە پارەکە 10,000 لە نرخی هەر سەرتاشێک لە شوێنەکانی دیکە کەمترە بەڵام مشتێقی حەلاق ئەو نرخەی سەپاندووە و وەک خۆی دەڵێت بیری لەوە کردوتەوە کە بەرەنگاری گرانی بازار ببێتەوە التي تحاصر العديد من الناس كما يقول صار نشارين دوو مانگە ئەم دەست پێشخەریەم کردووە خەڵکێکی زۆر کەڵکیان لێوەرگرتووە سوپاس بۆ خوانیەتمان هاوکاریکردنی خەڵکی هەژارە لەم سەردەمەگرانیەدا هەرچەندە ئێمەش دەبێت کرێی دوکان و کارەبا و خەرجەکانی تریش خۆمان بیدەین
وبالرغم من كون المحل لا يزال هەرچەندە کردنەوەی سەرتاشخانەکە و دەستپێکردنی دەستپێشخەریەکە تازەن، بەڵام لەلایەن زۆربەی زۆری هاوڵاتیانەوە هزرێکی پەسەندە، چونکە هاوکاریەکی داراییە بۆ خەڵکی هەژار. من ناحية الصعيد المالي فكرة جدا جيدة. دەست پێشخەریەکی زۆر باشە لەباری قۆسی سەرشانی هاوڵاتی کەم دەکاتەوە. پێم وایە لە بەغدا و لە تەواوی عێراقیشدا هەڵوێستی وام نەبینیوە. مرة أنه تصير هاي الفكرة. بە گوتەی خۆی مشتقی حەلاق دەیەوێت ڕۆشنبیریەک بڵاو بکاتەوە کە هانی ئەوە بدات خەڵک فێری هاوکاریکردنی یەکتری ببن، بە تایبەتی لە ڕەوشێکی سەختی گرانی وەکو ئێستادا. سەیف عەلیە، کوردستان 24. باسی هوەری پێشەنگا و هوەری شێوەکاریمان کرد و باسی سەرتاشخانەمان کرد و هەر لەنا ئەو بازنەیە با بسوڕێنەوە هاژە، چونکە ئەگەر باسی هوەر بکەین بینەوە سەر بابەتی شێوەکاری جۆرێک لە هوەرە میکاپکردنیش، چونکە ئەبێت کەسەکە شارەزا بێت لێزان بێت بزانە بە پێی وەرزەکانە چی جۆرە میکاپێک ئەکات و چ جۆرە میکاپێک بۆ چ ئاهەنگ و بۆنەیە گونجاوە تۆ بۆ دەوامێکی ئاسایی پێویستە چ جۆرە میکاپێکت پێ بێت و هەموو ئەمانە کۆمەڵە بابەتن کە پێویستی بە شارەزاییە، چۆنەتی هەڵبژاردن و دیاریکردنی میکاپێکی تەندروستیش زۆر گرنگە هاژە. بێگومان لەوە گرنگتر کە چۆن میکاپەکەت بکەی هەڵی باونەکی بە پێی شوێنەکان لە هەمووی گرنگتر کوالیتی ئەو میکاپانەیە کە بەکاریهێنیت. نی میکاپ نەکی زۆر باشترە لەوەی کە موادێکی فیک کۆپی بێت بەکاری بێنی لە بەرۆی ئەوە پێستە ڕاستەوخۆ بەر تووەکەوێ هەرچەنە با گوێمان لە دکتۆر هەڵوێست بێ بزانین کامە باشە کامە خراپە ئایا ئەوانەی کە زۆر ئۆرژیناڵیشن تەندروستن چونکە گرنگ شەر نییە سۆڤان زۆر جاریش کرێمێک بێ کە زۆر ئۆرژیناڵ بێ و گران بەها بێت تەندروست بێ. بەڵێ چونکە هەموو میشە باس لەوە دەکرێت بە گشتی هەر میکاپکردن بە جۆری ئۆرژیناڵیەوە بە جۆری دیکەشەوە هەر زیان بە پێست ئەگەێنێت و بۆ خۆی هەندێک مەوادی کیمیایی هەر بەکاریان لە هەمووشی ناخۆشتر هاژە ئەگەر بزانین ئەو میکاپانی کە تا ئاگاتە دەستی ئێمە چەند لەسەر ئاژەڵانی دیکە تاقیەکرێتەوە بۆنەوە مشک و کەروێشکەکان چەندەها مشک و کەروێش چاویان کوێر ئەبێ بەهۆی کە تاقیکردنەوە لەسەر ئەوانەکەن باوەڕکە هیچ کامێکمان بەکارمان ناهێنە بەس چی بکەین هەر حەزمان بێت بابینەربی. سڵاوتان لێبێ من دکتۆر هەڵوێست. میکەپ و ماکیاژ ئێستا لە لووتکەی بەکارهێنان و گەشەیاندان هەر ڕۆژە براندێکی نوێ و ترند و مۆدەیەکی نوێی میکەپ دەکەوێتە بازارەوە، بەڵام ئایا ئەم هەڵایی بۆ ئەو براندانە دەکرێت بەواتای ئەوە دێت کە زیانی تەندروستیان نییە؟ کام جۆرە میکەپە هەڵبژێرین و کام جۆرە میکەپ تەندروستترینە؟ چی بکەین تا پێستمان لە کاریگەری خراپەکانی میکە بپارێزین؟ لە بەرنامەی ئەمڕۆ وەڵامی ئەم پرسیارانە هەمووی دەدەینەوە. ئەو گومانی تێدا نییە کە میکەپ چەندە کوالیتیشی باش بێت هەر زیانی هەیە بۆ پێست. زۆر کەس بە میکەپ هەستیاریان هەیە و دەم و چاویان پێی سوور دەبێتەوە بەهۆی بۆن و ڕەنگ و پێکاتە کیمیایەکانی ناوی. هەندێک جار میکەپ زیانەکەی ڕاستەوخۆ دەرناکەوێت. سەرەتا دێت کونیلەکانی پێست دەگرێت و ڕێگە لە هەواڵگۆڕکەی پێست و پاکبوونەوەی کونیلەکان دەگرێت و دواتر زیبکە و پەڵەش دێنە ئاراوە. لە هەمووی ترسناکتریش دووشتە. یەکەم بەڵگەی زانستی هەیە کە میکەپی قورس و بەردەوام و بێکوالیتی زۆر زووتر پیرت دەکات لە چاو هاوڕەکان تا و هاوتەمەنەکانت و تا ئەوان چرچێک لە دەموچاویان دروستە بێت تۆ کۆڵێک چرچ و لۆچی تووشە بێت بە تایبەتیش ئەگەر پێکاتەکانی ناو میکەپەکەت تیژ و خراپن. زیانێکی دیکەی ترسناکەوەیە دەوترێت بە پێی تێپەڕینی کات ڕەنگی پێستت دەگۆڕێت لە شوێنێک کە ئەساسی زۆرت بەکارهێناوە ڕەنگێکە و لە شوێنێکی دیکە ڕەنگێکی دیکەیە. ئەو شوێنەی ڕەنگی ئەساسەکەی تۆزێک تۆخترە ئەمیش تۆخە بێت و گەلێک جیاوازی لە تۆنی پێستتدا دروست دەکات. ئێستا دەزانین کە میکەپ زیانی زۆرە، بەڵام خۆ تازە هەر بۆ بە پێویستی لای زۆرێک لە خانمان چۆن خۆت لەم زیانانە دەپارێزیت یان هیچ نەبێت کەمی دەکەیتەوە. پێش هەموو شتێک زۆر باش خزمەتی پێست بکە و حەقی بۆ بکەرەوە. ڕۆژی دوو جار بە پاکەرەوەی تایبەتی پێست بیشە و دژەخۆر و شێدارکەرەوەی بۆ بەکاربێنە. کە میکەپیشت کڕی بزانە کامە لەگەڵ پێستی تۆ گونجاوە، هەستیاریت پێی نییە و لە هەمووشی گرنگتر بۆنی تێدانە، چونکە بۆن پێکاتەیەکی خراپە بۆ پێستمان، ئەوانە بکڕە. هەروە ئەگەر دەستت کەوت ئەو میکەپانە بکڕەکە لە کانزاکان دروستکراون، چونکە ئەوان پێکاتی کیمیایی تیاندا کەمتر.
یان بە دوای ئەوانەدا بگەڕێت کە لە سەریان نووسراوە سروشتی و ئۆرگانیک بۆ ئەساسێک دەکڕی فاوندیشنێک دەکڕی بە دوای سروشتیەکە و ئۆرگانیکەکەدا بگەڕێ هەروە زۆر باشترە و ئەساسەی دەیکڕن بۆ پێستان خۆی دژەخۆری تێدا بێت بەڵام ئەوش بزانن کە ئەو دژەخۆری ناوی بەس نییە و دەبێت لەژێر ئەوەشەوە چینێکی ئەستوری دژەخۆر بدرێت لە پێست زۆریش پێویستە کە جار بەجار ڕۆژێکدا بنرێت بۆ پشودانی پێست و ئەو ڕۆژە هیچ میکەپێکی لێ نەدرێت تا پێستە بتوانێت هەناسە بدات هەروە فڵچە و کەلوپەلی میکەپتان لەگەڵ کەس بەش مەکەن تا نەخۆشی و کێشەی پێست نەگوازرێتەوە لە نێوانتاندا تەنها جۆری میکەپەکە نییە کە گرنگە شێوازی بەکارهێنانی میکەپەکەش هێندەی ئەوە گرنگە پێشەوەی میکەپ بکەن جوان دەم و چاوتان بشۆن و پاکی بکەنەوە تا هیچ پیسیەک بەسەر پێستانەوە نەمێنێت و دواتر کونیلەکان نەگیرێن پاشان دژەخۆر بن لە دەم و چاو و ملتان و گوێیەکانتان هەر شوێنێک کە بە دەرەوەی دژەخۆری لێبن پاشان بەسەریدا چینێک لە ئەو بەرهەمە بەکاربێن کە ناوی پرایمەر جگەلەوەی کە خانمان بەکاری دێنن تا ماکیاژەکەیان سافتر دەرکەوێت لە هەمان کاتە پێست شێدار دەکاتەوە تا ڕادەیەکیش دەیپارێزێت لە توشبوون بە هەستیاری و حساسیت بۆی ئەساسەکەەوە دواتر بێگومان ئەساس دەکەن زۆربەی خانمان هەوڵ بن بە فڵچە و ئیسفنجی پاک ئەساسەکە یان فاوندیشنەکە بڵاو بکەنەوە کەمیش بەکاربهێنن نەک بڕێکی زۆر بۆ بڕێکی ئەستور چونکە بۆ پێستان قورسترە بێت ئەو کات بۆ ماکیاژی چاوەکانیش ئەو بەرهەمەی بەکاری دێنن بە کەمترین مادەی کیمیایی هەبێت و زۆر بەتوندی بە پێستی ژێرچاو و پێڵوەکانتانەوە نەنووسێت و لە کاتی بڵاوکردنەوەشیدا زۆر بە نەرمی ئیسفنج و فڵچەکەی پێدابێنن چونکە پێستی دەوری چاو زۆر ناسکە و بە ماکیاژی قورس و خراپ و بە فڵچەی تیژ و قورس بەکارێنان زیانی پێدەکات بۆ لێویشتان تەنها باخیاڵتان لای ئەوە نەبێت کە سوور و جوان دەرچێت یان ڕەنگەکەی لەگەڵ جلەکانی ئەو ڕۆژت بگونجێت و خەمی هیچی ترە نەبێت بەڵکو هەوڵ بن ئەو بەرهەمەی کە بۆ لێوتانی بەکاردێنن شێدارکەرەوەی تێدا بێت و لێوتان وشک نەکاتەوە و سوراوەکەش بە ماوەیەکی زۆر دوور و درێژ بە لێوتانەوە نەمێنێتەوە ئێستا دەزانن کە کام بەرهەمانە باشن چۆن خۆتان لە زیانەکانی ماکیاژ پارێزن چۆن میکەپ بدەن لە پێستان کاتی ئەوەیە کە باسی ئەو بکەین چۆنی بە شێوەیەکی تەندروست میکەپەکەش لێ بکەنەوە بیسڕن دەچن لۆکەیەکیان دەسڕێکی لێکردنەوەی میکەپ دەهێن و زەیتی سروشتی تایبەت بە پێست ئەو زەیتانەی کە دروست کراون بۆ باشکردنی پێست بۆ ڕەونەقدان بە پێست یان بەرهەمێکی لێکردنەوەی میکەپ دەکەن بەسەریدا و زۆر بە نەرمی هەموو پێستانی پێپاک دەکەنەوە ئەگەر دەتوانیت دوای ئەم پرۆسەیە دەم و چاویشت بشۆیت ئەوە باشترە لە کۆتای ئەم پرۆسەیەدا شێدارکەرەوە دەدەیت لە پێستە تا قەرەبووی ئەو شک بوون و فشار زۆرە بکاتەوە کە بە درێژای ڕۆژەکە بەسەر پێست و ڕوخسارتەوە بوو تەندروستی خۆتان و پێستان زۆر باش پارێزن و تا پێتان دەکرێت سروشتی بمێنەوە هەر تەندروست بن بەڕاستی هاژە ئەمەی کە دکتۆر هەڵوێست لەسەری گفتوگۆی کرد و کۆمەڵە زانیاریدا ئێستا من سەیرەکەم مێکاپکردن بارگرانیە ئەرکە هیلاکبوونە ماندووبوون وانە سۆوان سەبت هەرواشە من حەزەکەم نەک بڵێ ئەم شایەتی من و تۆ ئەیدەین باوەڕکەن هەر خانمێکی ترسە گوێی لە ئێمە بێت ڕەنگە بڵێ ڕاستەکە بەیانیان ئەو کاتەی بە مێکاپکردن بەسەری ئەبین ئەم هەموو فاوندیشنی لێ پرایمەری لێ دەدوایە پێشەوە درژە خۆری لێدە فڵان کەفی ئەمە هەمووی کاتە ئەڕوات و ئێمە ئەوە باباش بزانین بوونەوەرێکین کە خوددا دروستی کردوین ئاساییە پێستمان کونیلەی تیا بێت ئاساییە هەندێکجار پێستمان هیلاک بێت ئاساییە هەندێکجار تۆ دەموچاوت خەواڵوە بەڵام لە ڕوخساری ئێستا ئەوانە قوبوڵ ناکرێت هەموو خەڵک وای لاتوو بە ڕوخساری خۆی ڕازی نیە بە مێکاپەکەش ڕازی نیە هاژە فلتەرێکیش داانێ ئێستا با ئەمە لەسەر بابەتە گفتوگوی زیاتر بکەین لەگەڵ میوانێکی تایبەت کە ئەو شارەزاترە ئەویش خاتو ساماڵ علی فاقێ مرادە و شارەزای میکەپە لە ستۆدیۆ میوانی هەیە خاتون بەخێراتی بەیانیت باش بەیانیان ئێمە زۆر ماندووە بین بە میکاپکردن ئێستا بینەران ئەڵە نەیبوویکەن ڕاستەکەن بەڵامی تر پێویستاک ئیشەکە وایە پێویستی بەوەیە کە ئێمە ژەمانێن ڕوخسارێکی جوان پیشانی بینەر بین ئەم بەیانێت توش ماندوو بووی بە میکاپەوە چەندێکە پێچووتۆ من وەختێک چارێکێک باشە بەزێمە دیارڕاتونیانیم بەردەوام بەیانیان کە دەستمە ئیشم دەبی مێکەبی بکەم بەڵام سادەیەوە نییە بۆیە زۆر سادەیە و زۆر جار بۆنەکەم هەیە هەوەنە و پێچێر چارەکەم و
هەر چارێکێک پێدەچی چونکە دەستم بێ ڕاهاتیە شتەکان ینی داشخات و ساماڵ ئەم ساڵ چی زۆر باوە چ جۆرە مێکاپێک زۆر باوە ئیتر گەرماکەشی ئەم دووسە ڕۆژە زۆر زۆر گەرمە ئەوە بۆ هەر مێکاپ نەکەیت و بچیتە دەرەوە بەڵام لەگەڵ ئەوەشە هەندێک شوێن تۆ ناچاری چاوپێکەوتنێکت هەیە پرۆگرامێکت هەیە بابەتێکت ئاهەنگێکت هەیە تۆ بێ مێکاپکەی جۆرە مێکاپێک باوە بەخۆی مێکەپەکان جیاوازی هەیە ینی لە بۆنەکان با بڵێن بۆ نمونە ڕۆژی هاوسەرگیری دەبێت زۆر جیاوازبی لەگەر ئەوانەی کە مارە بڕینیتیان ئەوانەی کە میوانداریەکی دەکەن ئەوانەی کە کارمەندن ئەوانە دەبی هەموو جیاوازیان هەبی عادەتەن کە هاوینان زۆر گەرمە دەبی ینی ئەتوو شتێک بەکاربیینی کە ئەو مێکەبە بمینێ هەیە کارمەندە لە بەیانیەوە دەچی هەتا نیوەڕۆ ئەوە زۆر کاریگەری لەسەر مێکەبەکەی هەیە ینی گرنگترین شت ئەوەیە لە ئافرەتان یەکەم شت پارێزگاری پێستیان بکەن زۆر گرنگە یعنی ئەوە کە هەیە کێشەی لە پێستی هەیە کە فۆندیشنی لێ دەدا زۆر ئەبێتە طبقات فەوجا هاوینان ئەتوو دەبی یەک طبقەی لێدەی جیاوازی هەبی لەگەر زستانێ یعنی گرنگە زۆر ینی ئەگەر پرایمەر بەکاربیینی پرایمەر و مثبتی مکیات دژە خۆریش ئەوانە زۆر گرنگە لۆ ئافرەتی و فۆندیشنەکان بڵێوانە بنەماکانێتی ئەکید ئەساسەکان ئەکید دەبی ئەو هاویتن فەوجا دەبی جیاوازی هەبی ڕۆژی هاوسەرگیری و عادەتەن هاوینان دەبی پیازەکی هادەبی نەوەکو زەقبی و دوو طبقە سێ طبقە لەسەر یەک دەبی لەگەر پێستت ئەتوو بزانی کە پێستی تو چەند طبقەی لەسەر بدەی لە مێکەبەکەی و مارکەکانش فەرقیان هەیە لەگەر ئەوەی کە نۆرمالە فۆندیشنەکە باشە خات و ساماڵ ئێستا هەندێک خانمە بینین کە ئۆڤەر مەیکاپەکە ینی زۆر زیاد لە پێویستی ڕوخساری خۆی مەیکاپەکە هەرچەنە تۆ پێت وایە کە ینی بەبێ مەیکاپ یان مەیکاپ هەبێت چونکە کەشخەی جوانی پاکی خانمێک دەرەخات یان کە باسی وت کرد ڕۆژی هاوسەرگیری جیاواز بێ بەڵام من جیاوازی نبینم لە زۆر خانمان لە ڕۆژی هاوسەرگیرەکەی لەگەڵ ڕۆژێکا کاچێتە دانیشتنێک کاچێتە بازاڕیش هەتا ئەمە کێشەی زۆرمان هەیە لەسەر ئەوەی ڕۆژانە کە بووک تا دەکەین ئەوانەی کە لەگەر بووک دێن دەڵێن دەبی نەفسی ئەوم بۆ بکەی مێکاپ ڕۆی کە بوو کردوێتی بەڵێ خوشی زۆر ینی ئەو کێشانە زۆر زەحمەتە ینی لە کنەما بەڵام ئەمە دەبی لەگەر ئەوەی وان بڕین مثلەن ئەوەن داواکاری چیان هەیە دەبی ئەوەی جێبەجێ بکەین ئەگەر نا لە کنەمە دەبی جیاوازبی ینی ڕۆژی هاوسەرگیری جیاوازیی زۆر هەبی لەوەی کە لەگەر بووکەکەی دێ باش قەت ساماڵ شتێکی دیکەش وای نەکردووە کە ئەوەندە ئەو مێکاپکردنەوەی لێ هاتووە ئێستا بووک وەکو هاژە باسی کرد لەگەڵ ڕۆژێکی ترا جیاوازی نییە من بەبیرم هێت کە تازە دەستمە کرد بە مێکاپکردن دایکمەوت نوعێک بیکە کە بووی بە بووک بە جیاوازبی ئەمەنە بە تۆخی میکە لەگەڵ هەندێ بکەیتر کە مێکا بکات هەروەکو ڕۆژەکانی سپێکەی لە بەرا هیچ گۆڕانکارێکی بەسەر هاتووە ئەمە هۆکارەکەی بۆ گرێتەوە کە ئێمە ڕۆژانە بە بەردەوام مێکاپێکی زۆر قورس و ئەوەی کە بۆ بووکێکی شەکری ئێمە ئەیکڵێ ئێستا وەکو جاران نییە ئێستا ینی کە دەچیە دائیرەک دەچیە میوانداری ماڵی دایکت دەبی مێکە بکەیت ینی زۆر شتەکان گۆڕایە وەکو جاران نیە جاران ئەگەر نەشت کردایە ئەتیادی بوو دەبواە لە ڕۆژی هاوسەرگیری ئەتوو جیاوازیت هەبی بەڵام ئێستا ئەمن بەخۆم هیچ جیاوازیی نبینم ینی زۆر جار هەیە بووک دێ مێکەبی کردێ لە ماڵێ ئەمە هەمووی لێ دەکەینەوە دووبارە شتێکی نوێی لۆ دەکەین ینی زۆر هیچ جیاوازیەکی نییە ئێستا زۆر تەتەورات پەیدا بووە ینی خەڵک بەدەوام مێکەپ دەکات باشە ئێستا کەواتە بێ مەیکاپکردن لە چ شوێنێک هەبێ لەکوێنە بێت ینی ئایا ئەو زەرورەتەیە هێنێکە بەردەوام ئەم مکیاجە تۆ خو زۆر قورسە و پێوە بێت یاخود نەک هەر هیچیش نەکرێت بەخۆی ئێستا ئەمن کە هاتمە ئێرانە فەرقی هەیە کە لە ڕۆژانە ئەمن دەچمە ئیشم مەکەبەکەم فەرقی هەیە لەگەر ئەوڕۆ سەلان ئەمن شتێکی دی جیاوازم کرد لەگەر ئەوەی کە ڕۆژانە دەستمە جەیەکی در مەسەلەن دێ ئەتو میوانداری جایز نییە ئەو مکیاجە تۆخت لێدایە یعنی خۆت لێ ڕابینە تا پێستەکەشت زۆر ئەزیەتی پێنەکەوی
دەتوانین ئێستا ینی مکیاجێکی زۆر خەفیف بکەی کە دیار نەبیت. باشە مکیاجێکی زۆر کاڵ لە چی و چی پێک هاتووە؟ بەڵێ ئەبێ من هەموو جار ئەوەم کردو بە قایداڵم نابێ پەنجەکانی یەک دەست هەمووی تێپەڕێنی لە بەکارهێنان بۆ نمونە دژە خۆرێکە قەڵم لێوێکە ماسکارایەکە تەواو نابێت هەر پێنج پەنجەکەت ژمار دەبێت وایە؟ بەڵێ ئەو هەیە باش چی بەکار بهێنی بخۆی ئەگەر بتەوێت زۆر کاڵبی عادەتەن یعنی دژە خۆر فۆندیشنێکی یەک طبقەی خەفیف یان ئەوە تا دەبی چاوەکەت کەمەک تۆخبی یان لێوەکەت دەبی جیاوازبی کە چاوەکەت تۆخ کرد دەبی لێوەکەت کاڵ بکەیت کە لێوەکەت تۆخ کرد چاوەکەت دەبی کاڵبی ئەو سەرڕومەتیشت نابی زۆر خدودی لێ بدەی و تۆخکەی یان چاوت ڕشکەی عادەتەن هاوینان ڕشکردن لە لای منیە خات و ساماڵگلەیەکیش لە ئێوەی خانمانی ئارایشگاکان هەیە بووکتان بۆ هێنن شتێکی ترە ئەیبەنەوە شتێکی ترە زاواڵە لەوە ناچێت کە دامەتە دەستیان باوەڕ بکەیانی زاوا هاتیە زۆر جار بووچی خۆی نەناسیتەوە باوەڕکە ئەمە وا لە کوڕان ناکایتر متمانە نەکەن خواردن پێشتر بینیوێتی بەڵام لەگەڵ ئەوەشە پێت وایە باشە ئەمەی کە من لە خۆم نەچم بەخۆی ئەوها ینی ئەگەر ئەتوو ڕۆژی هاوسەرگیری گۆڕانکاریت نەبی لەبەر چ دەچێ ساڵۆنی ینی لۆ دەچی خۆت چادەکەی ئەوە جوابێک بۆ ئێوەی کوڕان لۆ دەچی خۆت چادەکەی طبعاً ئێستا برای زاواش هەڵبەتا دەستە حەلاقی عینە مێکاپ دەکا پیاو خۆی ینی چادەکە ئەویش هەروها ئێستا وەچی ئافرەتان لێ هاتینە جیاوازێکی ئەوەندەمان نییە ئێستا لەگەر پیاوەکانیش مێکەپ دەکەن ڕۆژی هاوسەرگیری ڕاست ئەوانی ژێستا زۆر ڕشتیان هەیە بەجارە دەریان نەسۆب لە بروی ئێمە ڕەنگی زۆرە بۆیە پێمانەوە دیارەگین ئەوان زۆرەکەن باشە خات و ساماڵ ئەو مەیکاپەی کە پێویستەکە بدرێت لە دەمو چاومان لە هاوینانە تا چەند گرنگە کوالیتیەکەی باش بە کوالیتیشی باش بێ هەر بۆ وەرزەکە خراپەیاننا بخۆی عادەتەن بەعام یعنی مەکەپکردن بە هاوینان زۆر باش نییە چونکە کە ئارەقەی دەکەی تەسیری لەسەر پێستیشت دەکا با بڵێن ئەو مادانەی کە لە دموچاومان دەدەین بە خۆتان دەزانن هەمووی دژی دموچاویمەیە بەڵام ئەمەی ئافرەت یعنی دەبی هەر لێ بدەین گرنگە زۆر کە گەڕایەوە ماڵێ دەبی ئەو مێکەبەی کە لێتدا لێکەیەوە بە هیچ شێوەیەکی نووسن نابێ بە مێکەبەوە زۆر تەسیراتی لەسەر کونیلەکانی پشتی دموچاومان هەیە یعنی نابی مەسەلەن ئەتوکە نوستی مێکەب لە دموچاوت بدەیت ڕاستە هەندێک کەسیشێ هەر بە مێکاپەوە ئەخەوێ مێکاپەکەی هەر ئەهێڵێت من ئەوەم بیستووە گاڵێت هەر لی ناکەم و مێکاپەکەم وەر لێم نەکرد ئەو هەست پێ ناکە بە ئەوەی وەخت دیار دەبی کە زۆر تەسیری لە دموچاویە با بڵێن ئەمن دەمێکە ینی مێکەپ دەکەم بەڵام بەبێ بە مێکاپ نانۆ بەکارهێنانی دژەخۆر تا چەنە گرنگە چونکە ئەوترێت تۆ مێکاپ بکەی تۆ مێکاپ نەکەی تۆ بچیتە دەرەوە لە ماڵ نەچیتەوە دەرەوە لە ماڵ هەر ئەبێت خۆر لێت بدات و لێت نەدات هەر ئەبێت تۆ دژەخۆر بەکاربێت بۆ بیسی مێکاپەکان هەمیشە دژەخۆرە بەڵێ ینی زۆر کەس دەڵێ ینی ئەو مێکاپە دژەخۆری تێدایە ناوە نییە وەنیە کە ئەتو بەتەنێت تایبەت دژەخۆر لە دموچاوت بدەیت زۆر جیاوازە یعنی گرنگە دەبی ئەتوو لێ بدەیت ئافرەتانی ئێمە گوێ نادەنێ ینی زۆربەی زۆرەنیان کە دێنەکنەمە پێستیان ڕەشە دەڵێ سپی بکە یان ئەگەر پێست مشکلە ئەو سپیکردنەی خانمان وەڵی سپی جوان نییە ئێنجا یەکشتی دیکە هەیە ڕێک ئەمە هەندێک جارە بێ بە دوو بەشەوە ئەمە ڕەنگێکی ترە ئەمە ڕەنگێکی ترە هەندێک جار ناچارە بی تا ئێرش فاوندیشنی دەبی ئەو هابکەین ئەمە دەبی لەگەر دڵی مشتریەکەی بڕۆین بخوا نەقژی خاو جوانە و نە پێستی سپیش جوان پێشتر هەر گۆرانیەک هەبوو هەر بەسەر ئەگریجەی جوان ئەگریجە مەبەستی ڕاستە مەوجێکی تیابێت شەپۆلێکی تیابێت دەموچە هەر پێشتر گۆرانەکان لەسەر لێوی باریک بوو گۆرانی حەسەن زیرەک و ماملویان لەسەر لێوی بە ئێستا نەما باوی لێوی باریک ماوە ئەگەر خۆشەویستێکی بنابێ گۆرانیانی بۆ ترەگەر بینەوە سەر سروشتەکە کەس گرنگی بە سروشتی خۆی با جوانە سروشتی خۆی زۆر جوانە مە زۆر کەسمان هەیە زۆر کارمەندم هەیە کە مێکەپ لێ نادە یەک لەوانە کچەکەم
تا ئێستا مێکەبی لێ نەدایە بە هیچ زۆر خانمان گوێتان لێە خۆی خاوەنی ئارێژگا و مەیکەپە بەڵام کچەکەی تا ئێستا مەیکەپ هەردووچیان یانی یەکیان کارمەندە کە دەستە ئیشەکەی خۆی مکیاجێکی زۆر خەفیف لێ دەدا و کچەکەم ماریا هەر مەکەبی لێ ناداوە بزانام ئەوانەیە کە ئێستا گوێیان لەمەیە و دەبینن دەزانن کە وهایە هیچ لێ نادا لەگەر بۆنەیەک بی ئەویش بە خەفیفی زۆر بە کاڵی لێ دەدا بەڵێ بێگومان هەموو کەس هەموو شت بە سروشتی خۆی جوانە با دەستکاری سروشتی نەکەین هەندێک جایش ئەگەر پێویستی کرد بە شتێکی زۆر ئاسایی و زۆر کەم بۆ ئەوی کە لە ئاستە ئاساییەکەی خۆی و ئاستە سروشتێکی خۆی دەرناچێت خاتو سامال خۆشحاڵ بووین سپاس بۆ ڕێنمایی و زانیاریانت بێمە بەخش سپاس. باسی خۆشەویستی بکەین جوانترین نیعممەت کە خوا بەخشیەتی بە ئێمە مرۆڤ هەستی خۆشەویستیە کە خۆشەویستی هەمیشە سەر دەکەوێت تەنانەت ئەگەر هەزاران کیلۆمەتریش دووری لە نێوانیاندا هەبێت بێهودەیە و ئەوەی کە ئەهێڵێت دوو هاوسەر بەیەکەوە بژین 50 ساڵ بەیەکەوە ئەوش ئەو خۆشەویستی سۆزەیەکە لە نێوان دوو ڕەگەزی خانم و لە ڕگەزی پیاوە هەیە کە کاتێ هاوسەرگیریەکەن یا عشق لەگەڵ یەکتری ئەگۆڕنەوە. ئەمە وای کردووە کە ئەو دوو کەسە لە هەر شوێنێک بن خۆشەویستیەکە بیانگەیەنە بەیەک وەکو غورچاپا کە خەڵکی شارۆچکەی گەڤەری جۆلەمێرگە لە باکووری کوردستان و ئەلۆنا پۆپاڤا خەڵکی رووسایە. گەڤەر هەردووکیانی بەیەک گەیاندووە گەڤەرم ناوچە جوانەی کوردستانی باکوورەکە لە زەماوەندێکی شایستەدا لە گەڤەر بەیەک گەیشتن و بڕیاریشە زەماوەندەکەیان بە شای و هەڵپەرکەی دووڕۆژ بەردەوام بێت وەکو کللتوری کوردەواری با پێکەوە بیبینی. هیچ سنوورێک ناتوانێت ڕێگە لە خۆشەویستی بگرێت تەنانەت ئەگەر هەزاران کیلۆمەتریش دووری هەبێت بێهودەیە خۆشەویستی هەمیشە سەر دەکەوێت. چیرۆکی ئەو کوڕە کووردە و کچە ڕوسیەش هەمان شتە و سەرڕای بوونی دوو بۆ چوون و جیهانبینی جیاواز بڕیاریان داوە دڵەکانیان لەژێر چەترێک یەک بخەن و بە سایەی ئەو خۆشەویستەی بۆ یەکتر هەیەە ژیان بەسەر بەرن. ئور چەپە خەڵکی شارۆچکەی گەڤەری جۆلەمێرگە لە باکووری کوردستان. تەمەنی 32 ساڵە و کاتێک لە زانکۆی ئایدنی ئیستانبول قوتابی دەبێت چاوی بە ئەلۆنا پۆپۆڤای رووسی تەمەن 26 ساڵ دەکەوێت. دوای 5 ساڵ لە هاوڕێتی بڕیار دەدەن ژیانی هاوسەرگیری پێک بێن بۆ ئەو مەبەستش گەڕاونەتەوە زێدی باب و باپیرانی ئور چەپا و لە زەماوەندێکی تایبەتدا چوونە نێو قەفەسی زێڕێن. لە پلانماندایە لێرە لە گەڤەر بژین دەمەوێت ئەلۆنا ئاشنایەتی هەبێت لە کللتوری باب و باپیرانم چەندین ساڵە لە ئیستانبول دەژیام بەڵام لەمە بەدواوە لێرە لە زێدی باب و باپیرانم کار دەکەم پسپۆریم هەیە لە چاندنی قژ هاوسەرەکەشم هەر لە سێکتەری تەندروستی کار دەکات واتە هاوپیشەین. ئەلۆنا پۆپۆڤا خۆشحاڵە و ناتوانێت سەرسامی خۆی بەرامبەر بە نەریت و ڕێوڕسمەکانی تایبەت بە هاوسەرگیری لە گەڤەر بشارێتەوە. گەڤەر بۆ من شوێنێکی زۆر جیاوازە خەڵکەکەشی کەسانی باشن و لە پەیوەندی کۆمەڵایەتەکاندا گەرموگوڕن ژیانیش لێرە زۆر خۆشە بەتەمای ئەوەین لێرە بمێنینەوە بەڵام بۆ پش و سەردانی دەرەوەی وڵات دەکەین. سەردانی کۆریا و چین و چەندین وڵاتی جیاوازم کردووە بەڵام هیچ کەسم نەبینی وەکو مرۆڤی ئێرە بن خوێنگەر من و پەیوەندی خێزانیان زۆر بەهێزە دڵخۆشم و تەنانەت فێری شایی و هەڵپەکێش بوو. زەماوەندەکە وەکو نەریتێکی کۆن بۆ ماوەی 2 ڕۆژ بەردەوام دەبێت بە شایی و هەڵپەرچێ ئامادەبووان بەشدارن لە خۆشی ئور چەپا و ئەلۆنا پۆپۆڤا. ئەوان پێیان وایە تێکەڵبوونی کللتور و نەریتە جیاوازەکان سوودی بۆ کۆمەلگاکان هەیە و ئەوانیش دەیانەوێت ببن بە بەشێکی ئەو پێکەوە ژیان و فڕاکەلتوریە. ئەمەیە کە دەڵێن خۆشەویستی سنوور نازانێت لە هەر کوێیەکی دنیا بێت ئەگەر تۆ لە مەداری کەسێکا بیت و نسیبی تۆ بوو بێت ئەوە هەر بە یەکتری دەگەن.
بڕگە و بابەتەکانی ئەمڕۆی بەیانی 24مان پێشکەشکردن بەو هیواین کە تەواوی ڕۆژەکەتان بەخۆشی بەڕێ بکەن دووبارە ماڵتە ئاوە خاتان لەگەڵ